ده ساڵ تێپەڕ دەبێت باسەر کۆچی دوای زانای گەورە مامۆستا شێخ محەممەد بەرزنجی ئەو مامۆستا بەڕێزەی کە یەکێک بوو لە دامزرێنەرانی بزوتنەوەی ئیسلامی و پاشان لە دوای ئەوە بوو بە پێشەوەی کۆمەڵ لە کاتی خۆیان لە کۆمەڵی ئیسلامیدا. مامۆستا تەمەنێکی پرخەباتی هەبووە لە گوندێکەوە لە سەرگەتی هەورامانەوە دێتە دنیاوە و چەندین قۆناغ تێدەپەڕێنێ، چەندین پلە و ئیجازە و زانستی شەرعی و کۆمەڵێک زانست بەدەست ئەهێنێت و لەگەڵی چەندین خوێندکاری هەیە کە لە سەردەستی گەورە بوون و پەروەردە بوون. مامۆستا کاریگەری خۆی هەبوو و یەکێک بوو لە پێشەنگ و پێشەوەکان. ئەمڕۆ بۆ زیاتر گرنگیدان بە ژیانی مامۆستا و کاروانی خەباتی بەڕێز یان میانداری بەڕێز خاتو قومرە شێخ محەممەد بەرزنجیمان کردووە کە لە هەولێرەوە لەگەڵمانان و کچی مامۆستای کۆچ کردوون. خاتو قومریەم کاتت باش، سڵاوی خۆی گەورەت لێبێت. گەر لەوە دەست پێ بکەم، ئەو کاتی چاوت بە دنیا هەڵهێناوە لەگەڵ مامۆستایە، چ هەستێکت هەبوو یان با بڵێن پەیوەندی نێوان باوک و کچ هەر لە تەمەنی منداڵیەوە تاوە کاتی کە مامۆستا وەفاتی کرد بە چ جۆرە بوو؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خۆی پەروەردگارتان لێبێت. دەستخۆشیتان لێ دەکەم لە کەناڵی ئاسمانی پەیام کە یەکەم کەناڵ بوو بەدەستی پیرۆزی مبارەکی یەکەم کەناڵی ئیسلامی بوو کە بەدەستی جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی پێشەوەی کۆمەڵی ئیسلامی کوردستان کرایەوە. ئەو کات لێرەشەوە کە 10 ساڵ تێدەپەڕێت بەسەر کۆچی دوایی جەنابی مامۆستادا ئێمە لەم کەناڵەوە یادی 10 ساڵەی کۆچیەکەینەوە. من ئەتوانم بڵێم هەموو دەقە و سەعات و سانیەیەک بۆ من هاوڵایەتیە لەگەڵ جەنابی باوکم، باوکی مامۆستام، باوکی پێشەوام. دیارە پەیوەندی نێوان باوک و کچ زۆر زۆر گرنگ و زۆر زۆر جێی بایەخە. من لەگەڵ جەنابی باوکمە پەیوەندیەکی زۆر بەهێزم هەبوو. هەر لەو سەردەمەی کە ناوی لێ نابووم، دیارە ناوی لێ نابووم قومری، هەموو جارە دەیفەرموو بۆیە ناوم لێ ناوی قومری لەبەرەوەی کۆترێک هەیە بەردەوام زیکری یا کەریمەکات، ناوی قومریە. بەو ناوەوە بەو تایبەتمەندیەوە تۆم ناوە. بۆیە منیش ئەم قسەیە دائیمە لە گوێمایە کە ئەبێ کەسێک بم کە بەردەوام لە زیکر و یادی خۆی پەروەردگارا بووم. ئەمە یەکەم پەندی گرنگە بۆ ژیانی من کە پەیوەندیەکی بەهێز و ڕاستەوخۆم هەبێ لەگەڵ خۆی پەروەردگار. جەنابی مەرحومی باوکم ئینشاءڵڵا پێگە و مەوای بەهەشتە و فیردەوسی ئەعلا جێگەیەتی، هەروەک هەموو باوکێک خەمخۆر، دڵسۆز، بە ئەمەک و ئەتوانم بڵێم پەیوەندیەکی زۆر بەهێزی لەگەڵ هەموو ئەندامانی خێزانەکەی و بەتایبەت لەگەڵ کچەکانیدا هەبوو. بەردەوام هەندێک شتی پێ ئەوتین، واتە بەردەوام لە هەموو قسە و هەڵس و کەوتێکە پندێک وانەیەک دەرسێکی هەبوو بۆ ئێمە. بۆ نمونە بە منیەوت تۆ ئەبێ ببی بە بنتوڵشاڵتێ، ئەبێ ببی بە زەینەب وەکو زەینەبی غەزالی. یا دەیفەرموو فاتیمەی کچی محەممەد سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئوم و ئەبیها بوو، ئەبێ ئێوەش هەوڵ بن ئاوا بن. یعنی ئێمە تینوێتیمان لە دەریای زانست و زانیاری و حلم و حکمت و لە خۆبوردەیی و سەبر و بۆ خوا سوڵحان و بۆ خوا ژیانی تا ڕادەیەک تینوێتیەکەمان ئەتوانم بڵێم لە ڕێی ئەو زانست و زانیاری و پند و ئامۆژگاری باوکمەوە شکاوە. بەڵام ئێستا دوای 10 ساڵ کۆچکردنی کە ئێمە بێبەشین لەو حکمەتە، لەو حلمە،
لەو سەبرە لەو لێبوردەیەی لەو بەخشندەیەی هەموو ئەمانە دەرز بوون بۆ ئێمە وانە بوون بۆ ئێمە کاتێک کە سەیری جەنابی باوکمە کرد لە حەیاتی خۆمە کە ئێستاش و ئەو کاتیش سیرە و ژیانی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەخوێنمەوە ئەبینم باوکم مامۆستاکەم سەرکردەکەم کەسێک بوو کە بە عەمەلی لە ژیانی هەوڵیەدا شوێن کەوتوویەکی باشی ڕەسوول الله صلی الله عليه وسلم لە هەموو ئاکار و هەڵس و کەوت و کردار و گفتارێکیە بۆیە ئێمە ئێستش هەموو ساتەکانی ژیانمان بە یادی هەڵس و کەوت و پند و ئەندەرز و چیرۆکە سوود بەخشەکانی بەسەرەبەین و بۆ ئێمە زۆر قورسە کە ئێستا لەگەڵمان نییە بەڵام بەوە دڵشادین کە خەرمانێکی گەورەی لە دوای خۆی بەجێهێشتووە و توێشوێکی پڕی لەگەڵ خۆیان بردووە و ئینشاءڵڵا ئێستا شوێن و مەکانێکی گەورەی هەیە و ئینشاءڵڵا مەنزڵی ئێستا لە هەموو کات ئاوەدانترە. بەڵێ مامۆستا قومریە جەنابی مەرحوم مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی دەرەجەی عالی بێ و جێگەی بەهەشت بێ ئینشاءڵڵا بێگومان لە دایکبووی گوندە جوانەکەی سەرگەتە لە هەورامان بەڵام جەنابی مامۆستا بە مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی بەناوبانگە و وتارەکانیشی لە ساڵانی با بڵێن هەشتاکانە کە لە شانەدەر وتاری داوە ئەو وتارانی لەوێداوەتی زۆر کاریگەر و گرنگ بوون مەبەستم بوو لە ژیانی کۆمەڵایەتی مامۆستا و جەناب و کچێکی ئەو بۆ مامۆستا لە سەرگەت لە دایکە بێ لە شانەدەر وتارەدا بە مامۆستا شێخ محەممەدی بەرزنجیش ناوبانگ دەرەکە هۆکاری ئەمە چییە؟ بەڵێ دیارە ئەوەش یەکێکە لە تایبەتمەندیەکانی جەنابی مامۆستا شێخ محەممەد دی باوکم باوکی ڕەحمەتیم ئەوەندە پێگەی کۆمەڵایەتی بەهێزی هەبووە ئەوەندە توانیوێتی تێکەڵی ئەو چین و توێژانە بێت کە لەگەڵیان ناژیاوە دیارە کە شوێنی لەدایک بوونەکەی بەهۆی بارودۆخەوە ئەگۆڕێت لە شوێنێکەوە چێ بۆ شوێنێکی تر سەرەتا کە لە گوندی نەوێ ئەبێت خەڵکەکە لەبەر خۆشەویستیان بۆ جەنابی باوکم و کە ئەوەندە لەگەڵیان تێکەڵ بووە لەسەر جەم خۆشی و ناخۆشیەکانە لەگەڵیانە بەشدار بووە نازناوی مامۆستا شێخ محەممەدی نەوەی پێدەبەخشن دوایی کە جەنابی باوکم دەچێتە بەرزنجە لە ساڵی 1975 خەڵکی بەرزنجە و ساداتی بەرزنجە زۆریان خۆشەوێت تەنانەت پێشەوەی جەنابی باوکم کۆشی دوایی بکات ساداتی بەرزنجە کۆنگرەیەکیان بەست بە ناوی کۆنگرەی ساداتی بەرزنجە و جەنابی باوکمیان بە سەرۆکی ساداتی بەرزنجە هەڵبژارد دیسان بەهۆی ئەو تێکەڵی و تێکەڵیە بەهێزەی کە هەی بووە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لەگەڵ خەڵکی بەرزنجەیە خەڵکی بەرزنجە پێیان خۆش بووە نازناوی منتەقەکەی خۆیانی پێ ببەخشن پێیان وتۆ مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی کاتێککە لە شانەدەری دەبێت ئەو کاتێک کە سەرەتای وتاردانی لە مزگەوتی شانەدەری دەست پێ دەکات وتارەکانی دەبنە وتاری بەهێز بۆ وروژاندنی ڕایگشتی و دەتوانم بڵێم سەرەتای دروستبوونی ڕابوونی ئیسلامی کوردستان لە منبەرەکەی شانەدەریەوە سەری هەڵدەدات کە لەوێەوە دیسان ئەو خەڵکەی کە دیارە خەڵکی ناوچە جیاوازەکانی کوردستان بوون کە لە شانەدەری نیشتەجێ بن لەبەر خۆشەویستیان و گرنگیدانیان بە خۆیان بە ناوچەکەیان و بە جەنابی باوکم نازناوی مامۆستا شێخ محەممەدی شانەدەری پێبەخشن کەواتە ئەتوانم بڵێم ئەو مامۆستایەیە کە توانیویەتی بە هەڵسوکەوتی بە کوفتاری بە کردداری بە عەمەلی لەگەڵ خەڵکەکەی خۆی بێت لەگەڵ جەماوەرەکەی خۆی بێت لەگەڵ دانیشتوانە بێت لە خەم و ئازار و ناڕەحەتیەکانە بەشدار بێت لەگەڵیان بۆیە ئێستاش بڕۆ هەر ناوچەیەک
مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی بە مڵکی خۆیان نەزانن و خاڵێکی تر کە لێرەیە هەیە ساداتی سەرگەت ئەچنەوە ڕیشەکەیان دیسان پەیوەندی بە ساداتی بەرزنجەوە هەیە واتە یەک ڕیشە و ڕەچەڵەکیان هەیە بۆیە باوکم ئەلحەمدولیلا ئەو پێگە بەهێزە کۆمەڵایەتی هەبووە کە هەموو کەس پێی خۆش بووە سەر بەو بێت سەر بە ناوچەکەی ئەو بێت بەو نازناوە بانگیان کردو و ناساندویانە. خات و قمریە باسێک لە با بڵێن خەباتی زانستیان ئەو زانستی کە مامۆستا بەدەستی هێناوە دەبینین لە کۆندا حجرەکانی کوردستان مەڵبەندێکی گرنگی پێگەیاندنی کەڵەپیایی گەورەی وەکو مامۆستا شێخ محەممەد بەرزنجی و چەندین زانای تری کورد بووە ئەو با بڵێن ئەو مێژوە چۆنە ئێوە هیچ لەگەڵ ئەو بابەتەیە زانیاریتان هەیە بۆ پیکە مامۆستا لە تەمەنێکی بچووکە دەسەکا بە خوێندن بەڵام لە دواتردا چەندین بڕوانامە و ئیجازە بەدەستێنێ حەزەکەم ئەو ئەزمونە کەمێک باس بکەن لە لایەنی زانستی مامۆستاوە. بەڵێ جەنابی باوکم مامۆستا شێخ محەممەد دیارە بە شایەتی گەورە زانایان و کەڵەپیاوان و شارەزایان ئەزمونێکی فراوان و دەوڵەمەندی لە زانستەکانی شەرعی سەرجەم زانستە شەرعیەکانە هەبووە و شارەزاییەکی باشیشی لە زانستی لە بواری سیاسی و فکری و فقهیدا هەبووە و چەندین مامۆستای ئاینی لەسەر دەستی بەسەدان مامۆستای ئاینی لەسەر دەستی جەنابی باوکم ئیجازەی زانستی و عیلمیان وەرگرتووە و لەگەڵ بایەخدانی جەنابی باوکم بە زانستە شەرعیەکان کە من خۆم شاید بووم هەموو ئەو زانستە شەرعیانەی کە کاتی خۆی خوێندبووی هەر هەمووی لەبەر بوو واتە هیچی لەبیر نەچوو بۆ بە لەگەڵ هەڵکشانی تەمەنی لەگەڵەوەی کە نەخۆش و ناساغ بوو بەڵام هەموو زانستەکانی لەبەر بوو لە پاڵ ئەمەشە جەنابی باوکم گرنگی بە زانستی ئەکادیمیدا بوو و لە کولیەی ئاداب لە زانکۆی بەغداد بڕوانامەی وەرگرتە بوو و لەگەڵ هەموو ئەمانەشا بەردەوام لە مطالعە و خوێندنەوەدا توانایەکی باشی هەبوو و دائیمە ئامۆژگاری دەوروبەرەکەیە کرد کە بخوێندنەوە و خوێندنەوە چەکێکی بەهێزە و ئەتوانێت مرۆڤەکان زیاتر بەهێز بکات. جەنابی باوکم ئەوەندە عەوداڵی وەرگرتنی زانست و زانیاری بووە لە لای 40 مامۆستای ئاینی خوێندوویەتی واتە کە ویستوێتی کتێبێک بخوێنێ بابەتێکی کتێبێکی شەرعی یا کتێبێکی فقهی بخوێنێ پرسیاری کردو بزانێ کام مامۆستا زۆر شارەزایە لەو بابەتە لەو کتێبە چۆن بە باشی هێڵێتەوە جەنابی باوکم ڕۆیشتۆ بۆ لای ئەو مامۆستا چەندین شار و لادەی کوردستانی بڕیوە کوردستانی ڕۆژهەڵات و کوردستانی باشوور بۆ ئەوەی زانستەکانی تەواو بکات بە باشی و بە چاکی وەری بگرێ و ئەوەی کە خۆم لێم بینیوە ئەتوانم بڵێم یەکێک بووە لەو زانایانەی کە زانیاریەک و زانستێکی زۆر وردی لە تەفسیری قورئانە هەبوو و لە سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو تەفسیرەی کە جەنابی باوکمی کرد بۆ قورئانی پیرۆز کە خۆم دەرسم لا خوێندووە زۆر بێوێنە بوو بەڵام بەداخەوە بەهۆی سەرقاڵی زۆری باوکم جەنابی باوکم بەکاری سیاسی و بەکاری کۆمەڵایەتی ئەو زانستەی کە لای هەبوو نەنووسرایەوە و نەکرا بە کتێب ئەگە بکرایە بە کتێب ئێستا مەوسوعەیەکی گەورەی عیلمی بوو بە تایبەت لە بواری تەفسیری قورئانی پیرۆزە. بەڵێ مامۆستا قمریە خاڵێکی تر کە مامۆستای مەرحوم بێگومان بە حکمی کارە داعوی و بانگەوازیەکەی و کارە سیاسیەکەی بێگومان لە سەرگەت نامێنێتەوە کە خۆشت ئاماژت پێکرد کۆمەڵێک شوێن ئەکا چ لە ڕۆژهەڵاتی کوردستان بێت چ لە باشوور کۆمەڵێک شوێن ئەکا من ئەمەوێ جەناب بدۆک و کچی مامۆستا هۆنیاخان لی پرسید لەگەڵ تۆیاوەکو کچ مامەڵی چۆن بووە من ئەمێ بزانم مامۆستا شێخ محەممەدی ڕەحمەتی لەگەڵ خێزان و کوڕ و کچ و خوشک و برا و خزم و کەسە نزیکەکانی لەگەڵ ئەوەی هەر چەند ساڵێک و لە شوێنێک بووە
چۆن بووە؟ ئێستا ئێمە بۆ منە بەرەو جژنی پیرۆزی قوربان هەنگاوانین لە جژنەکانە لە بۆنە ئاینیەکانە مامۆستای کۆچکردو لەگەڵ خانەوادەکەی خۆی و خانەوادە گەورەکەی وەکو کەسوکارەکەی خۆی چۆن بووە مامۆستا؟ بەڵێ جەنابی باوکم هەتا بڵێ کەسێکی بە سۆز و بە محەبەت بوو لەگەڵ دەوروبەرەکەی خۆی لەگەڵ خێزانەکەی خۆی. یەکێک لە تایبەتمەندیەکانی جەنابی باوکم لەگەڵەوەی کە سەرکردەیەک بوو لەگەڵەوەی کە پێشتر یەکەم ڕابەری بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بوو، پاشان ئەندای مەکتەبی سیاسی بزوتنەوە بوو، پاشان پێشەوەی کۆمەڵی دادگەری بوو. کاتێک سەفەری ئەکرد زۆربەی جار حەزیە کرد لەگەڵ مناڵەکان و خێزانەکەی سەفەر بکە و زۆر جاریش تەنانەت کە بۆ کۆبوونەوەکانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسیە ڕۆشت حیمایەشتی لەگەڵ خۆی نابرد، بەڵکو جەنابی دایکمی لەگەڵ خۆیان برد، هاو سەفەری خۆیە کرد و بەردەوام لە بۆنەکانە لە جومعەکانە لە ئەوەیە هەوڵی ئەوەیەدا کە ماڵ و مناڵەکەی لە دەوری خۆی کۆکاتەوە و لەسەر یەک سفرەنان بخۆن. تەنانەت ئەو شەوەی کە بۆ بەیانەکەی کۆچی دوایی کرد کە شەوی بەرات بوو هەموو ئایلەکەی کۆ کردبوویەوە مناڵەکانی هەموو بان کردبوو کە پێکەوە نان بخۆن لەو شەوەیە. ینی تایبەتمەندیەکی گرنگی جەنابی باوکمەوە بوو کە بەپێی کەسایەتیەکان مامەڵەی لەگەڵاکردن لەگەڵ ژنەکانە هەوڵیەدا بە شێوازی قسە بکە بە شێوازی مامەڵەی لەگەڵا بکە کە ئەوان لی تێبگەن و پێیان خۆش بێ و لێ حاڵی بن. لەگەڵ مناڵەکانیشا بە هەمان شێوە مناڵەکانی ئەدوان ینی کاتێک کە جەنابی باوکم کۆچی دواییەکە مناڵەکانی من تا مانگ دوو مانگ یعنی هەر ئاگایان لە خۆیان نەبوو، هەر نانیشیان نەخوار چونکە ئەوەندە پەیوەندیکی بەهێزی لەگەڵیانە هەبوو. یعنی پەیوەندی باوکم لەگەڵ خێزانەکەیە لەگەڵ ماڵ و مناڵە لەگەڵ کوڕ و کچەکانیە پەیوەندیەکی زۆر پتە و بەهێز بوو و کەسێک بوو لەوانەی حەزیە کرد کوڕ و کچ و زاوە هەمووی پێکەوە لە یەک شوێنە کۆکاتەوە بەردەوام لەگەڵیا بن. یعنی لەگەڵ سەرقاڵی بە کاری سیاسی بەڵام لەگەڵ ئەوەشە مافی منداڵەکانی مافی خێزانەکانی پاراستە بوو و زۆر گرنگی پێدان و نەی ئەهێشت یعنی بێبەش بن لە سۆز و خۆشەویستی و محەبەتەکەی و هەوڵی ئەدا یعنی هەموو هەڵسە کەوتەکانی بێ بەوانە بۆ ئێمە بێ پند بۆ ئێمە بێ بە دەرز بۆ ئێمە. یعنی ئەی فەرموو من ڕۆڵە من لە ژیانمە ڕقم لە کەس نییە، ڕقتان لە کەس نەبێت، هەموو کەستان خۆش بوێت. یا دەی فەرموو بەخشندە بن بەرامبەر بە خەڵک، کەسێکی لێبوردە بن. زۆر سیفات و تایبەتمەندی هەبوو کە بۆ نمونە حلمی زۆر بوو، زۆر متەواضع بوو، سادە بوو، حەزی لە تەشریفات نەبوو، بە ئێمە شێودەی و حەستان لە تەشریفات نەبێت، دنیا هیچ نییە، ئەوەندە دڵی پێمە بەستن. ینی باوکم لە هەموو بۆنە تایبەتەکانە ئێمە هەمومان لە دەوری کۆ بووینەوە و کاتێکمان بەسەرە برد کە بڵین کاتەکانمان پڕ بەرهەم و پڕبەرەکەت بوو و نەک جەنە باوکم لە مەجلیسی خێزانیە وەکو هەموو کەس دەزانێ زۆربەی مەجلیسەکانی پڕ بوون لە حکمت لە دەرز لە پند و لە ئەندەرز و نەی ئەهێشت مەجلیسەکانی سارد و سڕ بن تەنانەت مەجلیسەکانی دەرەوەی خێزانەکەش. خاتو قمریە کاتێک باس لە ژیانی مامۆستاکەیت ناکرێت باس لە خەباتی سیاسی ئەو نەکەی و ڕۆڵی لە کە سیاسی ئیسلامیەکاندا ئەو دامەزرێنەری بزوتنەوەی ئیسلامی بوو یەکێک بوو لە دامەزرێنەران لە هەمان کاتدا پێشەوەی کۆمەڵ بوو. ئایا ئەو کاتێک کە کاری لە بواری سیاسیا کرد بەتایبەتیش ئەو کاتێک کە لایەنە ئیسلامیەکان هەر دیار نەبوو لە کۆمەڵگایە چ کاریگەریەکی هەبوو مامۆستا لەو لایەنەدا و خەباتی ئەو تاچنێک کاریگەری هەبووە تاوەکو ئێستش کاریگەرێکی ماوەتەوە؟ بەڵێ دیارە وەک هەموو ئەزانن جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی باوکم یەکێک بووە لە دامەزرێنەرانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی واتە کاتێکە هەستی کرد بە بۆشایی بزاوتێکی ئیسلامی لە کوردستان هەستا لەگەڵ کۆمەڵێ لە هاوڕێکانیدا بەردی بناغەی بزاوتێکی ئیسلامی چەکداری دامەزران لە ساڵی 1970 بەدواوە ڕێخستنەکانی دەستی پێکرد. پاشان
ئەوە بوو لە ساڵی 1970 کاتێکە بەهۆی جم و جوڵ و کارە سیاسیەکانی و کۆکردنەوەی خەڵک و کۆکردنەوەی زانایانەوە ڕوو لە ڕۆژهەڵاتەکەین. جەنابی باوکم لە ساڵی 1984 لەگەڵ هاوڕێکانیدا بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی ڕائەگەیەنن و خۆی دەبێتە یەکەم ڕابەری ئەو بزوتنەوەیە. هەر لێرەوە بەردی بناغەی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی و کۆمەڵی دادگەری کوردستاندا ئەمەزرێ و بەردەوام بەبێ وچان لە هەموو قۆناغەکانە بەشدار بووە. من ئەوەی ئەمڕۆ لە کوردستانە ئەیبینم لە بەرهەمی خزمەتی کۆمەڵی دادگەری کوردستان جەنابی باوکم بەشێک بووە لە دامەزراندن و دانانی بەردی بناغەی ئەو کارە ئیسلامیە و بەردەوام هەوڵی داوە کە لە ڕێگەی ئەو پەیوەندی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامیەوە خزمەت بە دینەکەی و خزمەت بە جەماوەرەکەی بکات و تەنانەت لە ساڵی 1985 کە جەنابی باوکم ئەو کاتە ڕابەری بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیە بێت بۆ برەودان بە کاری سیاسی و دیبلۆماسی ئەم بزوتنەوە ئیسلامیە ئەم کاروانە ئیسلامیە سەردانی وڵاتانی وەکو کەنەدا و سویسرا و سعودیە و ڤاتیکان و ئەڵمانیا و بەریتانیا ئەکات بۆ ئەوەی ئەم بزوتنەوەیە بە دەرەوە بناسێنێت. ئەمە خاڵێکی گرنگە و لە ساڵی 1970 کاتێکە کیمیابارانی هەڵەبجە بێت جەنابی باوکم بە 140 بەڵگەنامەوە سەردانی وڵاتی سویسرا و لەوێ و سەردانی باڵێزی وڵاتانەکات بۆ ئەوەی مەزڵومیەتی گەلی کورد بناسێنێت بەو خەڵکە و بەو وڵاتانە و باسی لەوە بکات کە چ تاوانێکی گەورە بەرامبەر بە کورد و بەرامبەر بە هەڵەبجە کراوە و لە ساڵی 1994 لە پەرلەمانی بەریتانیا بە وتارێک بەشدارە بێت و باسی یعنی بە سیمایەکی ئیسلامی بە جلوبەرگێکی مەلایانەوە باس لە دەوڵەتی کوردی و پاشان مەزڵومیەتی کورد دەکات کەواتە هەموو جم و جوڵەکانی جەنابی باوکم چ لە ڕووی کۆمەڵایەتی چ لە ڕووی سیاسیەوە بوونەتە خاڵێکی بەهێز لە مێژووی خەباتی کوردستان و لە مێژووی کاروانی ڕابوونی ئیسلامی کوردستاندا. جەنابی باوکم یەکێک بۆ لەو کەسانەی کە لە کوردستانیشە بە کۆتری ئاشتی ناسراوە واتە توانیوێتی ئاشتی لە نێوان حیزبە سیاسیەکانی کوردستاندا دروست بکات بۆ ئەوەی خەڵک پێویستی بە ئاشتی بوو بۆ ئەوەی بتوانێت بە ئاسوودەیی بژی. بەردەوام ڕقی لە شەڕ و ناکۆکی و ناتەبایی بوو چونکە لە شەڕ و ناکۆکی و ناتەباییە زەرەرمەندی سەرەکی خەڵکە زەرەرمەندی سەرەکی دانیشتوانە زەرەرمەندی سەرەکی جەماوەرە بۆیە بەردەوام لە هەوڵی ئاشتی و ئاشتی خوازیە بوو و بە کۆتری سپی و کۆتری ئاشتی کوردستان ناسرا بوو و جێگە دەستی لە نەهێشتنی شەڕی ناوخۆدا هەبوو چونکە دەیفەرموو ئێمە چەکمان هەڵگر دژی ستەم و زوڵم و ستەمی ڕژێمی بەعس نەک دژی براکانی خۆمان. بەڵام دوای ئەوەی کە دەسەڵاتی کوردی دێتە ئاراوە قسەیەکی تری هەبوو دەیفەرموو ئێمە سەدامێکمان هەبوو بەڵام ئێستا بە دەیان سەدام بەرۆکی ئەم خەڵکەی گرتووە و نایەڵێ بە ئاسوودەیی بژی. بۆ برن خات و قوبرێمە کاتمان نەباس سپاس بۆ خات و قوبرێ بەرزنجی کچی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی سپاس دەکەین خات و قوبرێ.